سەرەڕای زیادبوونی داهات و بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار حکوومەت لا لێبڕینی موچە بەردەوامە. ئەمەش موچەخۆران و فەرمانبەرانی نیگەران کردووە و پێیان وایە حکوومەت خۆی نایەوێ کۆتایی با لێبڕینی موچە بهێنێ، گەرنا داهات بە زیادەوە بەشی موچە دەکات. بەشێکی تری هاوڵاتیانیش پێیان وایە بێ هەڵوێستی هاوڵاتیان و موچەخۆران وای کردووە لێبڕینی موچە بەردەوام بێ. گوێنەدانی دەسەڵات بە خواستەکانی خەڵک بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکیان بەڕاستی ملهوڕی و لاڕێی دەسەڵاتدارانە کە زۆر ستەمکارانە حکمی میلت دەکەن. هۆکارە ڕئیسیەکەشیان کە بەداخەوە بەڕاستی بێدەنجی زۆرینەی کۆمەلگای کوردی لە ئاز ئەو هەموو زوڵ مستەمەی کە دەسەڵات لە سەرجەمچین و توێژەکان بەبێ جیاوازی و بە تایبەتتر چینی موچەخۆران دەیکا بەبێ پشبەسن بە هیچ بنەمایشی ئابووریان بە بنەمایەکی سیاسی، بەڵکو جۆرێکە لە ڕقی سیاسی لە ڕاستیدانێ وەک جۆرێکە لە پەرچەکردداری هێزە سیاسەکان بەرامبەر بە هاونیشتیمانیان بەرامبەر بە موچەخۆران لە هەرێمی کوردستاندا. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێت بچێتە ژێرباری ئەو موچەیەکە لە ڕابردوودا داوێتی، بەڵکو دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان بە لێبڕین موچە بدا لە هەرێمی کوردستاندا. ئەوەشان بێگومان کاردانەوەیەکی زۆری هەیە لە هەرێمی کوردستاندا و خەڵک زۆر ناڕازیە، بەڵام بە بڕای من تا ئێستا ناڕازایەتەکە ناڕزایەتێکی شەقام نییە، ناڕزایەتێکە تەنانەت خۆخاڵیکردنەوەیە. ئابووریناسێکیش دەڵێت چاکسازیەکەی حکوومەتی هەرێم چاکسازیەکی ڕووکەشە و نایەوێت چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدات، چونکە فەرمانبەرێکی بندیواری حیزبی زۆری هەیە و نایانەوێت لە دەستی بدەن. بۆیە فەرمانبەر و موچەخۆرە ڕاستەقینەکان باجی موچەخۆرە بندیوارەکان دەدەن. دیارە نرخی نەوت بەپێی ستاندەرەکانی دنیا لە 69 دۆلارە، بەڵام لەبەری حکوومەتی هەرێم چاکسازەکەی ڕووکەشە نایەوێت بە هیچ شێوەیەکی چاکسازێکی ڕاستەقینە بکە لەسەر فەرمانبەرانی ڕاستەقینە، چونکە فەرمانبەرێکی بندیواری زۆری هەیە. ئەو دەیەوێت لە ڕێگەی ئینتیخابات و تەواوی جومگە حیزبەکانی خۆی لەدەست نەدات، ئەو قەواعد حیزبێکە هەیەی لەدەستی نەدات. بۆیە بە تەسەوڕی من نابێ و ناشی کات، بۆیە دەبێت فەرمانبەرە ڕاستەقینەکان باجی موچەخۆرە بندیوارەکانی کوردستان بدەن. بۆیە نەک 6 ساڵ ئەوە زیاتر لە 7 ساڵە ژیانی فەرمانبەرانی ڕاستەقینە خاننشین کراوە، نەک پارەکانیان، چونکە تۆگەر ژیان خاننشین کرا پارە دوجاری سوودێکی نابێت. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار و زیادبوونی داهات هێشتا حکوومەت با لێبڕینەوە موچە دابەش دەکات. چاودێران پێیان وایە پێویستە هاوڵاتیان هەڵوێستی جددیان هەبێت و چیتر ئەو زوڵ مستەمەی لێبڕینی موچە بەبێ پاسا و قبوڵ نەکەن. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی پەیام.